بناي خواي بخشندو مهربان فرمودي ژمارە 26 پێغەمبەرمان صلى الله عليه وسلم أفرميه: من أحب أن يظله الله في ظله فلينظر معسرا أو ليضع له. هەر کەسێک حەزی لێ کە خوای گەورە بیخاتە ژێر سێبەری خۆیەوە، ئەوە بە هاوکاری لەسەر قەرزارێک بۆستێت یان هەر قەرزەکەی ببورێ، هەر بیبەخشێت. بەڕێزان، بۆ زیاتر تێگەیشتن لە فەرموودەیە ئەکرێ سوود لە فەرموودەکانی ژمارە 11، ژمارە 12، ژمارە 13، ژمارە 15 ببینن. چەندین بابەتی گرنگی تێدایە کە هەمویان بەیەکەوە پاکێجێکی تێگەیشتن نەکات لە ئەخلاقیاتی ئیسلامی لەو فەرمایشتانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردوین. ئەوەی کە زۆر گرنگە لەم فەرموودەیە پێویستە سەرنجی بدەین، ئەویش ئەوەیە کاتێک کەسێک خاوەن قەرزێک لە قەرزارەکەی خۆشە بێت، ئەگەر چی مافی خۆیەتی، بەڵام ئەبێ بیرمان بێت تەواوی ئەو پارێش کە خاوەن قەرزەکە خاوەنیەتی هی خۆی نییە، هی خوای و پێی داوە، ئەمانەتی ئەڵڵایە لای ئەو ڕزق دراوە، ئەو ڕزقەش پێویستە حەقی بدرێتێ. ئەوە تا خوای گەورە لە قورئانە دەربارەی قاڕوون فەرمێ: وابتغ فيما آتاك الله الدار الآخرة. بەوەی کە خوا ماڵی پێداوی، بەو پارەی کە هەتە دار الآخرة ترتیب کە بۆ خۆت، ماڵی قیامەت بۆ خۆت دروستکە. وأحسن كما أحسن الله إليك دواترە فەرمێ باش بە، خوا چۆن بۆ تۆ باش بووە تۆش ئاوا باش بە. زۆر پێویستمان بۆ تێگەیشتنانە هەیە لەم ئاەتانە، لەم فەرموودانەش بە هەمان شێوە، چونکە ئەو پارەی کاتێک داومانە بە کەسێکی ئێمە نییە، هی خوایە و ئێمە خێرمان پێوە کردووە، کەواتە پێویستە هەر وەکو ئەوە مامەڵە بکەین کە ئەمانەتێکی خوامان لایە و بە ئەمانەت داومانە بە بەندەیەکی خوا، ئێمەش بەندەی خوین و قەرزارەکەشمان هەر بەندەی خوایە و هەردووکیشمان ڕزقمان لای خوایە. بۆیە ئاسانکاریکردن بۆ کەسانی کە قەرزارن خێرێکی زۆر زۆر گەورەیە و چەندین فەرموودی زۆری لەسەر هاتووە، پێویستە وریای بین و بە گرنگی و لێ بڕوانین. ئەوەشی کە پێویستە لێرە بیرمان کەوێتەوە، ئەگەر ئەو کەسی گوێ لەم قسانەیە ئێستا قەرزی لای هیچ کەسێک نییە، بەڵام خۆشبەختانە فەرموودەکانی سەرەتای پرۆژەی نوێری جیهانی لەبەر کردووە کە باسی گرنگی بڵاوکردنەوەی فەرموودە و گەیاندنی ئەم داعوەی ئیسلاماکە. بێزەحمەت ئەگەر خۆت خاوەن قەرز نیت و خۆت پار لای خەڵک نییە، حتمما کەسانێک ئەناسی تێگەیشتنی ئەم فەرموودەیە ئەگەر دەتەوێت جێبەجێ بکەی لە دوای لەبەرکردنی بە ناوی خوا دەست پێ بکە و چەند کەسێکی تر تێبگەێنە، پێیان بڵێ لێبوردی بەرامبەر بە قەرزار زۆر زۆر خێرە و جێبەجێکەن و ئەو ئەجرە گەورەیەش لەدەست خۆتان مێن. ئەو کاتە ئەجری گەورەی بانگەواز بۆ خوات دەست ئەکەوێت بە ئیزنی خوای گەورە. ئەو کەسەش هەرچێک بکە خێرەکەی هەر بۆ تۆ دێتەوە بە ئیزنی خوا. خوای گەورە هیدایەتی من و هەمووتان بە بۆ باشترین کار و باشترین بەندایەتی خوا. والسلام عليكم ورحمة الله.